يعني ئەم بڕیارە و لە پاش ئەم حاڵەتانێک کە گیان لە دەستدانێکی زۆری خەڵکی لێککەوتەوە سعودیا بەدواداچوونی ینی پێداچوونەوەی بە بڕیانە دەکرد و بە ڕێنمانە دەکرد کە تایبەت بوو بە ڤیزەی ساڵی ئەوە بوو بە یەکجاری بڕیاریدا کە لە 14 وڵات ئەم ڤیزەیە ڕابگیرێتن و ئێستا ڕاگیرەوە ماوەیەکی زۆریشە ئەوانەی کە لە دەمێکی زوو خەڵکی کردویانە ئێستا بەردەستە بەڵام ئێستا حتا ئەو ڤیزانەی کە دەمەوێت لێرەش خەڵک ئاگادار بکەن ئەو ڤیزانەی کە پێش تاریخی یاخود پێش بەرواری 33 دەرچوو بوون ماوەکەیان ئەبێت لە 13 چوارەوە گەشت بکەن ئەگەر 14 چواریش گەشت بکاتن سعودیا ڕێگەی پێ ناداتن بچێتە ئەو وڵاتەوە هەموو ئەو پاسپۆرتانەی کە لە پێش سیمانگەوە بەرز کراونەتەوە بۆ سیستەمی سعودی کە دەبێ حەج عومرە بکەن ڕاگیراون و هەموو ئەو ڤیزانەی کە دراون ئەبێت تا 13 مانگ گەشت بکەن 13 مانگ ئەبێت لە سعودیا بن و 29 مانگیش بگەڕێنەوە واتە سعودیا پێشوازی لە هیچ کەسێک ناکات بە ئۆتۆمبیلی خۆی بێوێ حەج بکاتن و ئەم ڤیزەیە هەمویان بەتاڵ دەبنەوە سنوورەکاندا دەخرێن تاوەکو پرۆسەی حەج دەست پێ دەکاتن و کەس بۆی نابێتن لەم ماوەیەدا پرۆسەی عومرە ئەنجام بداتن خۆ دەزانی جێبەجێکردنی بڕیارێک بەڕاهەی لە 100% زۆر ئەستەمە لە هەموو شوێنێکدا و تایبەت لەگەڵ حاجی کە میوانی خوایە کە لەوێ ئامادە دەبێتن یان خەڵکێک هەیە لە شاری مەکە لەوێ مقیمن بەنایاسایدانەوێ حەج بکەن بە تایبەتی ئەو خەڵکانەی کە لێرە پروپاگەندە دەکەن حەجی بەدەل حەج بۆ خەڵک دەکەن و بە پارەیەک ئەمانە هەندێک خەڵک هەن بە نایاسایی دەچن و ساڵانە دەگیرێن و ڕەوانەی وڵاتەکانیان دەکرێنەوە ئیقامەیان لێ وەردەگیرێتن بەڵام سنوورێکی زۆر باش بۆ ئەم کەسانە دادەنرێتن و من لەو بڕوایەدەم کە ئەم ساڵ پرۆسەیەکی حەج زۆر خۆشتر و ئاسانتر بۆ خەڵک فەرەهەم دەکرێت